Silav bînerên hêja Xweştîvî bînerên kanalê Badînansat. Careka dî jivanê me û hewa digel êknî bû ve ji bû pêşkêşkirina xelekekanî ji bernamê derbirin. Bîneran, xeleka me ya vê hefteyê dê taybet bîtin bi dublajkirina bi dramayên biyanî bû ser zimanê Kurdî. Aya dublajkirina van dramayan ta çend digel kultûrê me yê Kurdî diguncin digel me dabin. بەڕای تۆ کۆمەڵگەی ئێمە بەگشتی چۆن دەڕوانێتە دراما بیانیەکان؟ دراما بیانیەکان کۆمەڵگای ئێمە بە شتێکی چێژ لێوەردەگریانی کە سەیری دەکات چێژی لێوەردەگری بەڵام خۆی دەبێتە هۆی لێکترازانی خێزانەکان و تێکچوونی کۆمەڵایەتی خۆمان وەکو کوردەواری خۆمان لەبەر ئەوەی ئەو درامایە بیانیانە هیچ کاتێک لەگەڵ دابوونەریتی کوردەواری خۆمان ناگونجێت. لەبەرچی لەبەر ئەوەی ئەمە کۆمەڵگایەکی چاولێکەرین دەرز وەرگرتنین ینی برین پندیان لێ بگرین عیبرەت وەربگرین لە هەڵەکانیان ئەمە ڕاستکەینەوە بەڵکو هەڵەکانیان لاسایی دەکەینەوە زۆر جار سەرنجم دایتی ئەوەی ناو خێزانەکان منداڵەکان دەبینیم لاسایی ناو درامایەکان دەکەنەوە یانی هەرچەندە بچووکن لاسایی دەکەنەوە هەر جەکارەکان و مێرد منداڵەکان بە تایبەتی یعنی دەبینی کە تازە هەرجەکارن پێڕادەگەن لەسەر باوچیان هاوار دەکەن لە چیەوە فێربوونە لە درامایەکانەوە فێربوونە دوای شتی تر هەیە زۆر زیانی هەیە لە بۆ کۆمەڵگای ئێمە وەکو ئەوەیە کە تەکنیکی دزیکردن تەکنیکی بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان تەکنیکی خیانەت یعنی ئەو جۆرە تەکنیکانە فێر دەبن لەو درامایانە کە ئەوانە لە قیمەی پێشکەوتونەوە بۆ نمونە درامای تورکیەکان باباسەن کە زۆربەی باوە لێرانە دۆبلاژی کوردی کرایە چۆنیەتی فێر دەگە چۆنیەتی دزیکردن لە ماڵێکی دەوڵەمەند لە کۆمپانیایەک لە شوێنێک لە کەسێک ئێوە تەکنیکەکە تو ئەو هەرزەکارە لێرە فێر دەبی هەنی ئەو زیان بە کۆمەڵگای ئێمە دەگەینی یاخود خیانەت ئێستش لێرە ڕێژەی تەلاق زۆر بووە لەبەر چیە هەمووی لاسای کردەوەی ئەو درامایانە کە ژن هیچ شتێک لە پیا قبول ناکە پیا شتێک لە ژن قبول ناکە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانی ژیانەوە ینی هەمووی چاولێکەریە لە بۆ درامایە بیانیەکان ئەوەش دەبێتە هۆی تێکچوونی شیرازەی خێزان بەڕاستی شتێکی باش نییە. بۆچی دراما کوردیەکان وەکو دراما بیانیەکان پێشکەوتونین بەڕای تۆ؟ بەڵێ ئەوە لە هەشتایەکان بوو واقعی بوون ینی ڕێک باسی لە واقعەکانی ژیانی خۆمان دەکرد پێشکەوتو نەبووین بەڕاستی زۆر دواکەوتو بووین بەڵام باسی لە واقعی ژیانمان دەکرد تا هەموو چێژێکمان لێوەردەگرت ئەگەر پند و عیبرەتیش نەبا لەبەر خۆمان لەناو بووین کەچی تا هەموو چێژمان لێوەردەگرت بەڵام ئێستا لەو سەردەمەی درامای کوردیمان نییە لەبەرەوەی تێچووی زۆرە لەبەرەوەی دەبێت وێنەگر و کامێرا و ئەدەواتی تەسویر و دەرهێنەر و ئەوانە کوالیتیان بەرز بیتن تاکو بگەینەوە ئاستەی درامانێکەوە ئێستا کە لێرە پەخش دەکرێن ئەوانەمان نییە لەبەرچی لەبەرەوەی حکوومەت بەرپرسە لێرە و وەزارەتی ڕۆشنبیریشە بە هەوڵ بدەن ینی سیناریستمان زۆرە لێرە ئەکتەرمان زۆرە با بتوانین پایە سەرکەوین نارێن یەکسەر وەکو تورکیا وەکو دەوڵەتەکانی تر وەکو سووریا یەکسەر بەیەک هەنگاو ئێمە درامایەکی زۆر زەخم بکەین با وردە بەرەو پێش بچین بۆ نمونە فستیڤالی کورتەفلیممان هەیە بەشداری کورتەفلیمی سینەمایی دەکەین لە هەموو وڵاتەکان کورد خەڵات بەدەست دێنیتن باشە ئەمە ئەلێرانەی کەکمان ئەو فلیمانە نابینین تاکو بزانین کورد لە چه ئاستێکدایە کوردیش پێشکەوتوێ بەڵام ئێمە خۆمان نایبینین ئێمە بیانیەکان دەبین بەڵام هی خۆمان نابینین وەزارەتی ڕۆشنبیری لەبەر وەزارەتی ڕۆشنبیری ئەو پارەی تەرخان ناکەل و ئەو ئەکتەر و ئەو دەرهێنەرە و ئەو کەسانی کە فلیمەکە بەرهەمدێنن لەسەر ئەستۆی خۆیان دەریدێنن نایفرۆشن بە پارەیەکەم طبعاً کەناڵەکانیش دەبی بە پارە بیکڕنەوە ناکرانی لێرە هەموو کێشەکە هۆی پارەیە. وەڵا من سەرەتا باز لەوە دەکەم کە ئەو دراما بیانیانە بە فعلی لەگەڵ کەلتوری کوردی ناگونجێ بەڵام فراغی هونەری کوردیان پێپڕ کردێتەوە لەبەروی ئێستا وەزارەتی ڕۆشنبیری هونەری کوردی بەلاوە نایە بە تایبەت هونەرمەندانی پێشتر شانۆکارەکان ئەوانەی هەموو وەلا نایە هەموو بوتە سپۆنسەری
کەتی تایبەت بۆیە من ئەو دراما بیانیانە وا هەست دەکەم کە نەک لەگەڵ کەلتوری کوردی ناگونجێ واتە لەگەڵ یاسای هەرێمی کوردستانیش ناگونجێتەوە ئەوەی کە ئەو درامایانە پەخش دەکاتن بەچی یاسایەک پەخش دەکاتن ئایا موافقی وەگرتیە لەو کەناڵەی کە ئەو فلیمی پێدابەخشیوە و دەبلەجەی بکاتن یاخود وەزارەتی ڕۆشنبیری تا چەند ئاگدارە بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیری زۆر بێ ئاگایە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی لە ڕادیۆکان هیچ یاسایەکی دیاری نەکردێت چونکە ئەوەی دەبینین ڕۆژانە ئێمە وەکو چاڵاگوانی ژنان ڕێژەی تەلاق زۆر بە لەسەر ئەو درامایانە لەبەرەوەی هەموو تەمەنەکان سەیری دەکاتن تهدید نەکرایە لە خوار هەژدەیە لە خوار شازدەی لە خوار چاردەیە بۆیە ئەوە بووتە هۆکارێکی سەرەکی بۆ تێکدانی کۆمەڵگەی کوردی ئەو درامایانەش زۆری هەیە درامایەک هەیە زۆر بە پێچەوانەی کەلتوری کوردی درامایەک هەیە وشیارترە لەوی تر درامایەکە واتە هەموو دراماکان سیستەمێکی ڕۆشنبیری بەخۆ ناگرێتن بەڵام سیستەمێکی کۆمەڵایەتی خراپ بەخۆ دەگرێتن لەگەڵ سیستەمی کۆمەڵایەتی ئەو وڵاتە دەگونجێت نەک لەگەڵ هەرێمی کوردستان ڕنگدانەوەی چێل سەر منداڵان وڵا خۆ ئێستا دەبینی منداڵ تەمەنی بووتە 8 ساڵ بەڵام وا قسە دەکاتن کە لە 20 ساڵەکانە چونکە سەیری ئەو درامانە دەکات باز لە خۆشەویستی و عاشقاتی دەکاتن وا تێدەگەی کە کەسێکە بە دووسێ مەرحەڵی خۆشەویستی تێپەڕ بووە ئەوە هۆکارێتی یاخود باز لە عیبەیەک دەکەی یاخود ئەو کچە لە فڵان گەنج حەملی هەیە جگە لە هاوسەرەکەی خۆی ئەوش دەرێت داچیە خۆەوە حاڵەتێکی ڕۆشنبیری وشیاریە واتە ئەو منداڵە ئێستا لە عەقلیدا بابەتێک جێنیش بووە هەتا دەیگۆڕی دەهینیەوە سەرکەلتوری کوردی و یاساکانی هەرێمی کوردستان زۆر بە زەحمەت دەبێتن چونکە دوورکەوتەوە لە خوێندنی خۆی و لە قوتابخانەکەشی بەڕای تۆ بۆچی دراما کوردیەکان وەکو دراما بیانیەکان پێشکەوتونین گرنگیان پێنادرێتن لە وەزارەتی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان درامای کوردی وەلاندرایە ئەگەر تازەش نەبی بەڵام پێویستە کۆنەکان فترە عرض بکرێتەوە سەر شاشە تەلەڤیزیۆن بەڵام ئێستا دەیبینی سپۆنسەرەکان زیاد بەو داهاتەکان لەو درامایانەیە کۆمەڵە کارمەندیان لەوێ داناوە بە بیان و قەیرانیدارەیەوە داهاتێکی باشیانەی بەو سپۆنسەرانە ئیدی ئەو فەراغیان پێپڕکردێتەوە تۆ بینەری درامایانێک خێر لە ئێستادا هیچ کات ینی لە ئێستادا بینەری درامای بیانی نیمە لە ڕابردوو لەوانەیە چەند جارێک سەیرم کردێ بەڵام لە ئێستادانا سەیری ناکەم ئیشاڵاش بڕیارنێ سەیری بکەمەوە چکە من هەز دەکەم ئەوەی کە بینیتم کاریگەری نەرێنی هێوەگەوەی کاریگەری ئەرێنی هەبی لەسەر کۆمەڵگەمان بۆ نمونە من چەند جارێک گوێبیستی ئەوەی بوومە کە کەسێکی هەرزەکار منداڵکار بوونە تەمەنیان 13 بۆ 14 ساڵ بوو خۆیان کوشتووە کاریگەریی خراپ لەسەر کۆمەلگای ئێمە هەیە بە تایبەت بۆ منداڵان و هەرزەکاران بۆ گەندەکانیشمان هەیتی ناگونجێتن ئەو درامانە لەگەڵ ئێمە زۆر جار ئەو گەنجانەمان هەستم کردێ گەنجەکانمان یا ئەوانەی کە ئێستا منداڵن ئەوانەی ئێستا هەرزەکارن بە مروری زەمانەوانە گەورە دەبن گەنج دەبن بە تەمەندا دەڕۆن تووشی ئەنی بینیتم تووشی ڕووداوی لە ڕابردوو توش بوونە ئەوانەی کە توش نبنان لە داهاتوو توش دەبن لەوانەیە تووشی خۆکوشتن دەبن تووشی دزیکردن دەبن مادەی هۆشبەرە جۆرەها کاریگەری سلبیان هەیە درامای کوردیم پێ باشە لە درامای بیانی هەستیش دەکەم کەناڵەکانی ئێمە ئەو کەناڵانەی کە ئەو درامانە پەخش دەکەن بازرگانیەکە بۆ نمونە لە ماوەی ئەو پەخشەی ئەو کاتێکە بۆ پەخشی ئەو درامایان داناوە سەعاتێک کە سەعاتێک و چەند دەقیقەیەکە لەوانەیە کەمتر لە نێوان 20 دقە بۆ 25 دقە بۆ نیو سەعاتی ڕکلام بیتن ینی ئەوانە هەز دەکەن ینی هەوڵ دەدەن لەو ڕێەوە پاڵپشتێکی داراییان دەست بکەویتن پێت وانیە دراما بیانیەکان بینەری دراما کوردیەکان کەمی کردوتەوە بە دڵنیایەوە کۆمەلگای ئێمە من بەداخەوە دەیبینم زۆر سەیری درامای بیانی دەکەن لێرەش من دووبارە دەگەر بە خەتای چی دەزانمانی هەم وەزارەتی ڕۆشنبیری خەتابارە لێرە و کەناڵەکانش بۆ خۆشیانانی ئێمە بای ئەوەندە درامای کوردیمان هەیە ئەوەی لە ڕابردووە ئەوەی لە ساڵانی 2000ەکان لە ئێستاشدا بای ئەوەندە دەبینم درامای کوردی دەردێتن دەرهێنەری باشمان هەیە الحەمدولە ینی ئەکتەری باشمان هەیە بەڵام بەداخەوە نەوەزارەتی ڕۆشنبیری بۆ شێوە دەستی ئەوانەی گرتەوە زۆر جار ئەوانش حەقی خۆیان سار دەبن و پاڵپشتەیان نیە پاڵپشتی داراییان نییە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتە پاڵپشتیان ناکە هەوڵ ناداتن بۆ نمونە ئیفادیان بکات سەفەری دەرەوەیان پێ بکاتن ئەوانش بڕۆن
بەشدار بن لە درامای دەرەوە درامای بیانی بۆ منە کۆنتاکتێکیان بۆ پەیدا کاتن لەگەڵ ئەکتەر و دەرهێنەرانی دەرەوە ئەوان هەم ممارەسەی کارەکەی خۆیان بکەن ئەوان شتێک لە ئێمە فێر بن و ئێمە شتێک لە کەلتوری ئەوان و تێکەڵی کەلتوری ئەوان بین و ئەوانیش لە ئێمە فێر دەبن ئێمەش لە ئێوان فێر دەبن بەڵام بەداخۆ وەزارەتی ڕۆشنبیری تا ئێستا شتێکی وای بۆ دەرهێنەران نەکردو بۆ ئەکتەران نەکردو پاڵپشتی مادیشیان ناکاتن ئەوانش حەقی خۆیانە بۆیە لە ئێستادا درامای بیانی جێگرەوەی درامای کوردی بەداخۆ ئینشاءڵڵا ئەوە نامێنێت نەداهاتە. ئایا دراما بیانیەکان تا چەند لەگەڵ کللتوری کوردی دەگونجێن؟ والله لەگەڵ کەچمە زۆر جیاوازە بەڕاستی ئەم داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەم ئەو کلانە تووچان ئەو ئەڵقە تووچانە هەر کام ڕاگری بەخوای پێویست ئەوی مە ناگونجێ عایلەی مە هەموو تێکدایە بەڕاستی باوەڕ بکە ئێستا وەختە لۆخەستانەکە ماری خۆم چۆر کەم لە باڵقی تورکی ئەڵقی تورکی ماری مەی کاور کرد بەڕاستی. ڕۆژێ چەند ساعت تەماشەت کرد؟ باوەڕکە لە سعات لە 6:45 دقەوە هەتا 11 شەی وەس ئەڵقی تورکیا. ڕنگدانەوەی چیە سەر منداڵان؟ وەرە سەر منداڵەکانشمان هەموو نەدەشێ دەکەن هەموو تەقلیدیوی دەکاتەوە قوڕەکان کچەکان هەر هەموو داوا دەکەن نەمینێ و باشترێتەوە. بەڕای تۆ دراما بیانیەکان لەگەڵ کللتوری کوردی دەگونجێن یاخودنا؟ نەخێر بە هیچ شێوێک ناگونجێن بەڵام بەهۆی بارودۆخەکەەوە وەها کەمی دراما خۆماڵیەکان ینی لە ناوخۆدا ئێستا درامامان زۆر کەمە ماوەیەک درامای زۆر باشە بوو بەس چوونە دەرەوەی ئەکتەرەکان وە هەندێکیشیان ئێستا بەس کاری ڕێکلامی دەکەن وای کردو دراما بیانەکان بینەری زۆر بێت. لە ماڵاوە تەماشای دراما بیانیەکان دکەن یا؟ من خۆم ماوەیەک سێرم دەکرد بەس سەبر وازمینە لەبەرەوەی سوودێکی وای نەبوو بۆم بەڵام لە ماڵەوە تاکید سەیری دەکەن زۆریش. ڕۆژێ چەند ساعت سیر دکەن؟ من خۆم زیاتر سەیری فیلمی بیانی دەکەم لە سایتەکان بەڵام لە ماڵەوە بەدڵنیایەوە سعاتێک دوو کەمتر نییە. دەتوانیە دراما بیانیەکان بینەری دراما کوردیەکان کەمی کردوتەوە؟ زۆر تاکید یانی کەمی کردوەوە ئێستا دراماکانمان بەخۆی کەم بووینەوە بینەری شکەم دەبتەوە چەندی دراماکەم بێتەوە بینەری شکەم بێتەوە ئێستا هەندێک دراما هەیە لە کەناڵەکان ڕکلایم بۆ دەکات پێم وایە بینەرێکی زۆری دەبێت لەبەرەوەی ماوەیەکی زۆرە دراما خۆمانیەکان زۆر کەم بۆتەوە ینی وای لێ هاتووە ئەکتەرەکانمان زیاتر کاری ڕێکلامی دەکەن بۆ کۆمپانیاکان ئەگەر چییە؟ چۆن ینی کەمبوونی ئەکتەرەکان بۆ بارودۆخ کە دەگەڕێتەوە پشتگوێ خستنیان لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بارودۆخرا زۆربیان هەمومان دەبینین زۆر خراپە ینی زۆربیان کرێچینە لە کەناڵەکان دەبینین زۆر جار مقابلە دەکرێن هەمووی کرێچیە و کەمی پارە و ئەم شتانەوە دەکات زۆربیان ڕوو لە دەروی وڵات بکەن یان زۆربیان کاری ڕێکلایم بکەن بڵێن و نەڵێن بارودۆخەکە شتاون ینی بودجێ شوان یا وەزارەتی ڕۆشنبیری بتوانێت فیلمی زۆر بەرهەم بێنێت. لێرەدا چی بکرێت بۆ ئەوەی هوەری کوردی یاخود دراما کوردیەکان پێشکەوێتن؟ بێگومان دەبێت دەستی ینی دەوڵەمەندەکان درێژ بکرێت یان هاوکاری حکوومەت بکرێت لە هەر لایەنێکەوە لایەنی دەروون بێت لایەنی مادی بێت بۆ ئەوی دراماکان سەر لە نوێ ینی دراما هەیە بودجەی زۆری نایێت بەڵام بینەری زۆری هەیە بۆ دەبێت هەوڵ بدرێت ئەو درامایانە زیاد بکرێت دراما کوردیەکان ینی لە کولتوری خۆمان نزیک بێت نەک دراما هەیە ئێستا دەکرێت لە کولتوری دەرەوە نزیکە بەڵێ زیاتر لە سای تورکەکان دەکرێتەوە. خی بیانەکان لەگەڵ کەلتوری مە زۆر جیاوازن چکە درەما بیانەکان کاتەی زۆر لە خەڵک دەگرن منداری گچکەش ئێستا من کچەی گچکەمەیە هەموو شەوێ 2 ساعت 3 ساعت تەماشا ئەو فیلمە تووچان دەکات تەرجمەی کوردی کرەیە هەندێک شتێ لەگەڵ کەلتوری مە ناگونجێ منداریمە فێر دەبی منداڵەکەش تەقلیدی وان دەکاتەوە مندار بەخۆی وەکو پەرسپی وەیە تەماشاوان دەکە مەسەن کوشتینە بڕینە هەندێک کاری تری خراپە وەکوان دەکاتەوە بەس چیەوە ئەوڕۆکە بوتە مدیر بوتە تەقلید خەڵک هەموو تەماشا دەکات. بەڕای تۆ بۆچی دراما کوردیەکان وەکو دراما بیانیەکان پێشکەوتونین؟
آخر هو تقريبا أو دوسي هوكاري أو يك كلام أنا حكومة هوكاري هنرمند كان يا هنرمند كانش بورن لبو نارقصي مثلا فيلم نيويورك كان أوش بلزي دوي أوش تابد من دخوي دوي يعني هو تقريبا برأي من ذكر سر حكومتي حكومة لو لا لو اشتك كم ترخمة يعني بيوشت مثلا برزيبو ترخم كهنرمندي بواره هنرمندي دروس بكا بس حكومة لك وانا هرسي هنرمندي كردي همي فرق مشكلة ئایا دراما بیانیەکان تا چەند لەگەڵ کولتوری کوردی دەگونجێن؟ بەداخەوە دراما بیانیانە خاصن تووچەکان ئەخلاقی میلەتی کوردیان تێکدا لەگەڵ کولتوری کوردی ناگونجێتن چونکە بەڕاستی شتی زۆ خەپتیدایە پاشان تووچیش هەر بۆ خۆی نییە ئەو درامانە بۆ لە کوردستان ڕەوان دەکاتن بۆی نییە ئەخلاقی کوردی تێک بداتن کولتوری کوردی تێکدات و تورک دوژمنی کووردە ڕنگدانەوەی چێ لەسەر منداڵان ڕنگدانی زۆر خراپێ بەڕاستی منداڵان لەبۆ ئەوەی زۆر زۆر لە ژانی ڕۆژانەیان تاسیریان دەکاتن و زۆر لاسایی دەکەنەوە چی بکرێت بۆ ئەوەی دراما کوردیەکان وەکو دراما بیانیەکان پێشکەوتووتر بیتن؟ داواکار من حکوومەتی هەرێم و لە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەاندن و دەستگا ڕاگەیاندنەکان نییە ئەو درامانە تووچەنێت ئەو درامانە تووچەنان لە کوردستان قەدەغە بکەن و نێن بڵاو بکرێتەوە. تۆ بینەری دراما بیانیەکانی؟ بەڵێ زیاتر ئێستاکە درامای تورکیە و فارسیە و بە زیاتر یعنی زۆر ئەوەی کە بایەخی پێدرێتن تورکیا زۆرش سێر دراماکانی تورکیەکەین لە هەنێ قەناتی فەزایی یعنی پەخشەکرێ. ڕۆژێ چەند سەعات تەماشەتکەی؟ وڵات تقریبا 2 ساعات 3 ساعات بە جۆرێک کات جاری وایە مەجالەتە بێتن 2 ساعات 3 ساعات جاری وایە چوارە ئەڕوا بۆ پێنجش. بەڕای تۆ دراما بیانیەکان دەگەڵ کولتوری کوردی دەگونجێن یاخودنا؟ وڵا خۆی ئەگەر بە زمانی تووچی قسە بکرێتن زۆر ناگونجێ بەس ئێستاکە چکە دۆبلاشەکرێتەوە کرێتەوە کوردی زۆر یعنی ئەگونجێتن شتێکە خۆشە وەختەکەی پێ بەسەرە بین. پێت وانییە دراما بیانیەکان ینی زیاتر وەکیریەک و دراما کوردیەکان تەماشا نەکەن خەڵک تەماشای دراما کوردیەکان نەکەتن؟ وڵا خۆی بیلفعل وایە ئێستا چۆن وەکو وایە چەند ساڵی ڕابردوو خەڵک سێر دراما کوردیەکانیە کرد و یعنی بە تایبەتی تەمسیل و کۆمیدیا و زۆر زێرشتی وایە کرد ئێستاکە چونکە تەکنۆلۆژیا پێشکەوتۆ و سەتەلایت ئەو شتانە هاتووە خەڵک زیاتر سێری دراما زیاتر هی دەرەواکە ینی تورکیە و ئینگلیزیە و فارسیە و زیاتر سێر ئەو شتانەکە چکە پێشان هەتا ڕادەیەکی زۆر بۆ شێوازە نەبوو. بەڕای تۆ بۆ کۆمەڵگای ئێمە کامە باشترە درامای بیانی یاخود کوردی؟ وڵا خۆی دای مساحات کە لە شوێنێک دانیشتی درامای ئەو وڵاتە باشترە لەوەی کە سێری درامای دەوڵەتانی تر بکەی بەس بەڕای من هەر درامایە کوردیەکە باشتر بەس درامای کوردیش ئێستاکە زۆر بایەخی پێ نەدراوە یعنی بگاتە ئەو شێوازی کە سێر درامای ینی دەرەوە نەکرێ ینی زیاتر تورکی و ئەوانە نەکرێتن. دراما بیانیەکان تا چەند لەگەڵ کولتوری کوردی دەگونجێن؟ بەڵێ دەستان خۆشبی بەخێر بن بە تاکید لەگەر ئێستای کووردا لەگە هیچ کاتێکە نەگونجاوە چونکە کورد هەموو کاتێک جوایز بۆ لەگە وڵاتانی تر هەموو کاتێک پێگەیەکی جوایستری هەبوو لەگە وڵات لەگەر ئەو دراما بیانیانە بەڕاستی ئەو دراما بیانانە ڕۆڵی کۆمەلگای تێکداوە یعنی بیرکردنەوەی کۆمەلگای گۆڕیوە شێواندوویەتی بە تاکید هیچ لەگە کۆمەلگای ئەمە ناگونجێ. تەماشاکردنی دراماکان ڕاگدانەوەی چیە لەسەر منداڵان؟ ڕنگدانەوەی زۆری هەیە چونکە ئەو منداڵە کاتێک سەیری ئەو درامایە دەکا لە هەمان کاتیشدا ڕۆژی دواتر یاخود بۆ ڕۆژ سەیری ئەکاتەوە تەقلیدی ئەو درامایە دەکاتەوە ڕۆلی زۆر بۆ بیرکردنەوەی گۆڕیوە. بۆچی دراما کوردیەکان وەکو دراما بیانیەکان پێشکەوتونین؟
دراما کوردیەکان باسی لە مێژووی کورد کردووە، باسی لە ئەخلاق و ئەدەبی کورد کردووە، وەکو درامایەکانی تر نییە، چونکە مێژووی کورد ئەو درامایانە باسی مێژووی کورد دەکات، لەگەر بۆیە پێشکەوتوتر نێن، تەنانەت باسی چەوسانەوە و نەهامەتیەکانی کوردی کردووە. چی بکرێت بۆ ئەوەی هوەری کوردی یاخۆ دراما کوردیەکان پێشکەوێتن؟ بەتاکید ئەو دراما بیانیانە یاخود درامایەکانی تر ڕۆلی هەبووە تا ئەوانە بنبڕ نەکرێ یاخود بە شێوەیەکی تر کاریگەری هەبێت لەسەر دراما کوردیەکان باوەڕ ناکەم بۆ شێوەیە ڕۆلی خۆیان ببینەوە وەکو جاران. تۆ بینەری دراما بیانیەکانی؟ تا ڕادەیەک بەڵێ. تا چەند خۆت گرتووە؟ یانی چۆن؟ یعنی تا چەند خۆت گرتووە بە دراما بیانیەکان؟ خۆم گرتووە، نەبۆتە بەشێک لە ژیانم، یانی خۆ پێوەگرتن نییە، بەڵام زۆر زاریش سەیرم کردووە، متابعی مسلسلەکانم کردی. ئایا لەگەڵ کللتوری مێ کوردی دەگونجێن؟ دیارە لە درامایەک بۆ درامایەکی تر فەرقی دەکات، لە کەناڵێک بۆ کەناڵ، یانە ئەو کەناڵانەی کە هەڵی دەبژێرن فەرقی دەکات، هەندێکیان نەک هەر لەگەڵ کللتوری ئێمە ناگونجێن، بەڵکو دژی کللتوری کوردەواری و سیاسەتی کوردی کاتێک، ینی بەشێک لە تەلەڤیزیۆنەکانی ئێمە من پێم وایە زۆرێک لە جاشایەتی دەکەن کاتێک کە هەندێک لە دراماکان بەتایبێت دراما تورکیەکان دۆبلاجی سەر زمانی کوردی دەکەن و لە کەناڵەکانیان دای دەبەزێنن، لەبەرەوەی بە ئاشکرا شکاندنی کللتوری کوردی، بە ئاشکرا ناشیرنکردنی کللتوری کوردی بە سیاست و بە ئاگاییانەوە لەناو ئەو درامایانە بەڕێوە دەچێت، بەڵام بەداخەوە دراما کوردیەکان بوونەتە بەشێک لەو سیاسەتی چەواشەکاری و شکاندن و ناشیرنکردنی کللتوری کوردی و سیاسەتی کوردی و مێژووی کوردی. پێت وانییە دراما بیانیەکان بینەری دراما کوردیەکان کەمی کردوتەوە؟ من پێم وانییە هۆکارەکە درامای بیانیە، بەڵکو هۆکارەکە لاوازی درامای کوردیە، هۆکارەکە دەگەڕێتەوە دیسان بۆ ئەو بێسیستمیەی کە لە کوردستان پەیڕەو دەکرێت، ئەو نابەرپرسیارەتی لەلایەنە پەیوەندیدارەکانەوە بەدی دەکرێت کە بەڕاستی بەشی زۆری دەگەڕێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە بەداخەوە نەیتوانیوە گرنگی بە لایەنە جۆرا و جۆرەکان و لایەنە جیاکانی بواری ڕۆشنبیری بدات کە دراماکان بەشێکن لەم ئەرکەی وەزارەتی ڕۆشنبیری. چی بکرێت بۆ ئەوەی هوەری کوردی یاخۆ دراما کوردیەکان پێشکەوێتن؟ بەڵێ دیارە دەبێت بەر لە هەموو شتێک سیستەمێک دیاری بکرێت، ئامانجەکان ڕۆشن بکرێن و هەروەها بەرپرسیارەتی دروست بکرێت لەلایەن هەم دەرهێنەرەکان، هەم ئەوانەی کە بەرهەمهێنی درامان و هەم پاڵپشتی و پشتیوانی بۆ ئەم سێکتەرە، هەروەها سانسۆر خستنە سەر شێوازەکان بە ئەکادمیکردنی ئەم بوارە زۆر پێویستە. تۆ بینەری دراما بیانیەکانی؟ تا ڕادەیەک بڵێ. تا چەند خۆت گرتووە تەماشاکردنی دراما بیانیەکان؟ خۆ گرتن نا، بەڵام سێریشی دەکەم، لەبەرەوەی خۆمان درامایە چیوامان نیە سێری بکەین، تا ڕادێک دەتوانم بڵێم جێگەی درامەکانی خۆمانی گرتوێتەوە. زۆر کەس پرسیار دەکە ئێمە و درامامان نییە خۆمان سێری بکەین، بەس شتێک چوام نەدیتە کە خۆمان سێری بکەین و شتێک چوا باش بیتن لێک بکەین، هەرچەندە و درامات بیانیانش کارگەرێکی زۆر خراپی هەیە لە سەرمان، بە زۆری دی شتێکە وەردەبی تەماشایکەین. بەڕای تۆ درامای کوردی نینە پەخش بکرێتن؟ تا ڕادێکی زۆر کەم ئەوی هەشبی ئەوەندە کاریگەرە نییە. پێت وانییە دراما بیانیەکان بینەری دراما کوردیەکان کەمی کردوتەوە؟ کەمکردنەوە نا، بەڵام خۆ درامای کوردیمان نییە بۆ ڕادەیە هەتا بینەرەکان ببە، ئەگەر درامای کوردیمان هەبا ڕەنگە ئەو شێوە جیاوازتر بوو، ئاراستەکە جیاوازتر دەگۆڕە، بەڵام ئێمە خۆت درامایەکی کوردیوامان نییە. چی بکرێت بۆ ئەوەی هوەری کوردی یاخۆت دراما کوردیەکان پێشکەوێتن؟ وەڵای ئەوە دەگەڕێتەوە سەر وەزارەت ڕۆشنبیری، پێم وایە وەزارەت ڕۆشنبیری کارێک بکە، ئەکتەرانی خۆم ئەکتەری زۆر باشمان هەیە و وا بکە لە جیاتی ئەو درامانە دوو بەلاج بکرێتەوە و پارە لێ سەرف بکرێت، ئەو پارەیە کۆ بکاتەوە بیتادە ئەکتەرەکانی خۆمان فیلمێکی جوانتر هونەرەکانی نەتەوەی خۆمان پیشاندا لەکە هونەرە، بەتایبەت دراما تورکیەکان زۆر کاریگەری هەیە، زیاتر ئەوەی وەسفی دەکات کە کورد شێوازێکی تر نەک ئەوەی کە خۆی هەیتی.
تەماشا لەگەڵ کولتوری مەیە کوردی دەگونجێت ناگونجێ بەئەکید ناگونجێ و زۆریش کاریگەری خراپی هەیە لەبەرەوەی جۆرێک نیشان دەدا کە لەگەڵ هەرسکۆتی ئێمە نییە لەگەڵ دابوونەری تینەتەوەی کورد نییە وا پیشان دەدا کە کورد بە شێوەیەکن مامەڵە دەکەن نەک ئەو شێوەیە کە ئەو پیشانی دەدا کە خۆمان هەین. تۆ بینەری دراما بیانیەکانی؟ بەڵێ. تا چەند خۆت گرتووە بە تەماشاکردنی دراما بیانیەکان؟ واللهی بەناچاری ینی تو هەر لە سعات شەشەوە یان لە پێنجەوە دانشی لە ماڵاو هیچ ئیشێک نیە شتێک نێ پێوی مەشغوڵبی بەتەئکید تەماشاکەین. تا سەعات چەند تەماشا دەکەیت؟ بە زۆرینە بە پێی ینی چەندێک مەجال بێ ئەوەنە تەماشا جاروا بە میێوان و بە ئیش و شتیوە مەشغوڵە بین بە بەرداوام تەماشا ناکەین. تەماشاکردنی دراماکان ڕنگدانەوەی چێل سەر منداڵان؟ زۆر ڕنگدانەوەی هەیە. مناڵەکان هەموو تەقلیدی ئەو درامانەکەنەوە بەڕاستی. بۆ نمونە ینی منداڵ هەیە تەماشاکاتن ئەگەر لەگە دایکی نەختی بینی خۆش نەبێ ئەڵێ باوکە هاوسەرگیریەکە هەڵوەشێنەوە منەوەم بە چاوی خۆم بینیوە یان لەگەڵ دایکیان ئەڵێ نا تو باشنی تو دایکێکی باشنی ئەو شتانەمان بینیوە زۆر کارگەری هەیە لەسەر منداڵ لەسەر خێزان. لەگەڵ کللتوری مە کوردی دەگونجێت یاخود نا؟ نەخێر ناکونجێ بەداخەوە. چی بکرێت بۆەوەی هوەری کوردی یاخود دراما کوردیەکان وەکو دراما بیانیەکان پێشکەویتن؟ وڵای پێویستە پەرە بدرێت بە هوەری کوردی بە کەلتوری کوردی پێشتر زۆر درامای کوردی هەبوو زۆر ینی هەم کۆمەڵاتی بوو هەم مێژووی بوو بەڕاستی ئێستا گەر بێت و پەرە بدرێت بە بواری هوەری ئەکتەرەکان پشتگیریان بکرێتن هەر بۆ نمونە پشتگیری لە هونەرمەندەکان بکەن هەر بتوانن کارەگەری لەسەر پێشمەرگە بکەن دەوری پێشمەرگە ببینم باوەڕ ناکەم ینی بە 2000 هەڵقە تەواوش بێت. وەڵی حەزی لێ ناکەم چکە دراماکان هەندێک پێشتر تەماشام کردێ بەس ئێستا نا چکە هەمووی وەچیەکە درامە تورکیەکان ئەسڵەن لە بۆ ناو کۆمەڵگەی کوردیش زۆر خراپە بەڕای من. لە ماڵەوە تەماشەتکەن یاخود تەماشا دەکەن هەر هەموویان ینی هەرجێرە بە ئەوەی خۆی هەندێک حەزیان لە کۆری و هەندێک حەزیان لە تورکیا میمێ تەماشا دەکەن. ڕۆژێ چەند سەعات تەماشەتکەن؟ وەڵی زۆر لە سەعات 7:30 تا ساعت 11 ئەوە ئەڵقە لە دوویەکەیە. ڕنگدانەوەی چێل سەر منداڵان؟ ڕنگدانەوەی زۆری هەیە بەڕاستی ڕنگدانەیەکی خراپیشی هەیە. لدماهیەژی بینەرێن هێژا خۆشتەویگە هەرسینە دماهیکا خەلەکا vê hefteyê ta hefteka dî û babeteke dî ji bernamê derbarîn bimînin bi xêr xatir hewa.